ئەو سێ کەسەی کە چوونە ناو ئەشکەوتێکەوە و بەردێکی گەورە کەوتە خوارەوە و دەرگای ئەشکەوتی لێداخستن، یەکێک لەو سێ کەسە لەخوا پاڕایەوە بۆ خاتری کردەوەیەکی چاچی کە کردبووی. چی بوو؟ ڕێزدارێتی بوو لەگەڵ باوک و دایکی. فەرمووی من باوک و دایکێکی پیر و بە ساڵاچووم هەبوون و کە چووم شیرم دۆشی و هێنامەوە، عادەتم وا بوو پێش دایک و باوکم شیرەکەم نەدەدا بە مناڵەکان و خێزانم، بەڵام کە هاتمەوە دایک و باوکم خەویان لێکەوت بوو. منیش بەسەر سەریانەوە وەستام بەشک و خەبەریان بێتەوە تاوەکو بەیانی. مناڵەکان لە دەورەم برسیانە و داوای شیر دەکەن بەڵام نایان دەمێت چۆن ئەوان بخەمە پێش دایکم و باوکم. جا فەرمووی خوای گەورە کە ئەوم لە پێناوی تۆدا گرتووە، ئەو کردووە ئەم ڕێزگرتنم لە دایک و باوکم دەرگای ئەشکەوتمان بۆ بکەیتەوە، بەردەکە تۆ زێلاچ و بەشێک لە دەرگاکە کرایەوە. کەواتە ئینسان کە خاوەنی ڕێز بێ و ڕێز لە دەوروبەری بگرێ، لە بەرامبەرەکەی بگرێ، خوای گەورە لە موسیبەت ڕزگاری دەکا و خوای گەورە سەربەرزی دنیا و دوا ڕۆژی دەکات.